ئەمریکی دەنگی دەدەن کە هەلێری کلنتنە دموکرات یان دۆناڵد ترامپ یەک کۆماری وێ ببات سەرۆکێ داهاتیە ئەمریکا. دەگەڵ هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکی ئیرۆوێ بڕیارێ بدن کا دموکرات یان کۆماری وێ کۆنگرسی کۆنترۆل بکەن. و هێزن سووریا دموکرات لە بەرۆکێ باکوورە ڕەقە بەرەف پێش دەچن. سڵاو بوو ڕێز ئیرۆ سێشەم هەشتی چریا داوینە ڕۆژێک دیارە دیدیرۆکە ئەمریکادا هەڵبژاردنین سەرۆکاتیە ئەمریکا دەست پێ دەکەن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. هاوکاتی دواپەیامی کاندیدەکان لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا بۆ پۆستی سەرۆکایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە شاری نیویۆرک ڕێوشوێنێکی تۆکمەی ئاسایشی گیراوەتە بەر بۆ ئەمڕۆی هەڵبژاردن. هێلەری کلنتن دەڵێت ئەگەر بە سەرۆک هەڵبژێرا دەبێتە سەرۆک بۆ ئەوانەی دەنگی پێدەدەن و بۆ ئەوانش کە دەنگی پێنادەن. دۆناڵد ترامپیش دەڵێت ئەگەر سەرکەوتنی بەدەستێنا ئەوە گۆڕانکاریەکی ڕاستەقینە دێتە ئاراوە. لە باکووریستانی نیوهامشار ژمارەیە دەنگدەر لە یەکەم خولەکەکانی دەستپێکردنی دەنگداندا دەنگی ڕاستەوخۆی خۆیان داوە بۆ هەڵبژاردننی سەرۆکی نوێی ئەمریکا. بەپێی یاساییستانی نیوهامشار ئەو شوێنانەی ژمارەی دەنگدەرانیان کەمترە لە 100 کەس مۆڵەتیان هەیە بنکەی دەنگدان لە کاتژمێر 12 شەوەوە بکەنەوە. هەردوو کاندیدیش بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا ڕۆژی دووشەمەشیان تەرخان کرد بۆ بەدەستێنانی دەنگی زیاتر لە پرۆسەی دەنگدانەکەی ئەمڕۆ سێشەمەیاندا. هێلەری کلنتن لە ستانی پەنسیلڤانیا باسی لەوە کرد ئەم دەنگدانەی ئەمڕۆ دەنگدانە بۆ ڕەخساندنی دەرفەتەکان. ئەوانەی هێتا ئیستا بڕیاری خۆیان نەداوە بیری لێ دەکەنەوە لەوانەیە هەر پێویست نەکات دەنگ بدەن. دەمەوێت پێتان بڵێم بژارە لەم هەڵبژاردنەدا هێندە ڕوون و ئاشکرا نابێت. بەڕاستی دەنگدانە بۆ دابەشبوونیان یەکگرتووی، دەنگدانە بۆ ڕێبەرایەتیەکی بەهێز و جێگیر یان ڕێبەرایەتیەک ڕێبازەکەی نەزانراوە کۆنترۆڵ نەکراوە. ئابووریەک بۆ هەمووان بگونجێت، نەک ئابووریەک تەنها بۆ ئەوانی سەرەوە بێت. کە چوومە کۆشکی سپی هەموو ڕۆژێک بیر لەوە دەکەمەوە چۆن بربەستەکان بشکێنم تا دەرفەتەکان بڕەخسێن و ئێوەش خەونەکانتان بێنەدی. دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکانیش بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بە گەشتبینیەوە دەدوا سەبارەت بەهێنانە ئارای گۆڕانکاری لە دامەزراوە گەورە سیاسیەکەی واشنگتندا کە بە گەندەڵ و شکست خواردو و ناودێری دەکات. ئەم هەڵبژاردنە بڕیارە دەدات ئایا گەندەڵکارە سیاسیەکان فەرمانڕەوایەتیمان دەکەن یانە. خۆتان دەبینن چی ڕوودەدات. دەست بەسەر ئەم سیستەمە داگیراوە. هەر نەدەبوایە ڕێگا بدرایە هەلەری کلنتن کاندیدی سەرۆکاتی ئەمریکا بووایە. ئەمە شەرمەزاریە. دەزانن ئێوە دەتوانن چی بکەن. دەتوانن بستنە سەر سندوقەکانی دەنگدان چونکە ئەگەر ئەوان سەر بکەون ئەوە یانی هیچ دەرفەتێکی ترمان نابێت. من ئیشی خۆم کرد و ئیتر کەوتۆتە سەر دەنگدانی ئێوە. بۆ ئەم هەڵبژاردنەی ئەمڕۆی سەرۆکاتی ئەمریکا شاری نیویۆرک جێی سەرنجێکی زۆرە چونکە کۆماری و دیموکراتەکانیش دواگربوونەوەی پاش پرۆسەی دەنگدان لەوێ دەکەن. سەرۆکی پۆلیسی نیویۆرک و شارەوانی شارەکەش دەڵێن تەواوی ئامادەکاریەکان کراون بۆ ئەم ڕۆژی هەڵبژاردنە بێ پێشینەیە. بۆ یەکەم جارە لە مێژووی نوێی هەڵبژاردندا هەردوو کاندیدی سەرۆکایەتی لێرە لە نیویۆرک چاودێری ئەنجامەکانی هەڵبژاردن دەکەن و گردبوونەوەی لایەنەکانیشان لە مەنهاتن دەکەن. بێلەوەی زیاتر لە 1000 بنکەی دەنگدان پارێزراون لە ڕووی ئاسایشەوە. زۆر شوێنی تریشمان پاراستووە. پۆلیسی ئەم شارە و هەروەهاش پاسەوانی تایبەتی نیهێنی شوێنەکانی ئەم شارە دەپارێزن کە لە زۆر شوێندا خەڵک دەیبینێت و لە زۆر شوێنیشدا خەڵک نەیانبینێت. دەزانین چاوی جیهان لەسەر نیویۆرک دەبێت. وابەستەیمان لەسرە نەتەنها بەرامبەر بە خەڵکی ئەم شارە بەڵکو بەرامبەر تەواوی وڵاتەکەمان بۆ دڵنیابوون لەوەی هەموو شتێک بە درێژایی ئەمڕۆ و بە تایبەتیش ئەم شەو بەباشی و گونجاوی دەڕۆن بەڕێوە. سەرچاوی تەوامان لە بەردەستدایە و زۆریش لە نزیکەوە کار لەگەڵ هێزە ئاسایشە فێدراڵەکانیشدا دەکەین. لە ماوەی زیاتر لە 220 ساڵی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا دەست و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات نیشانەیەکی پرشنگداری دیموکراسی ئەمریکایە. دوا بە دوای ئەم هەڵمەتانەی هەڵبژاردننی سەرۆکایەتی 2016 لایەنگرانی دیموکراتەکان و کۆماریەکانیش لەژێر سایەی یەکگرتوویی نیشتیمانی ئەمریکادا کۆ دەبنەوە و تەواوی ئەو ناکۆچیانەی لە میانەی هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکی نوێدا هەیان بووە دەیخەنەلاوە و پێکڕا سەیری ئایندە دەکەن.
و هەفکارەمە هێرۆزەنکەنە لە ناوبەندێکی دەنگدانەیە لە باژارڕی نیویۆرکی ئۆستانێکە و تم خەڵکێوێ بتر دەنگی دەدەن دموکراتان هێرۆ ئەم کاتت باش هێشتا بەیانیە دەزانم کەمێک زووە لەوێ بەڵام لەو بنکەی دەنگدان کە تۆ لەوەیت بەشداری خەڵک چۆن دەبینیت؟ بەڵێ کاک دەخی لەم کاتتان باش بەشداری خەڵک هێشتا زۆر نییە تا ڕادەیەک ئێستا چەند کەسێک کە هاتنە دەرەوە لێم پرسیین چەندێک وەستاون تاوەکو بتوانن دەنگی خۆیان بدەن هەمووی ئەڵەن 5 بۆ 7 دقە یعنی ریزەکە زۆر درێژ نیە و خەڵکێکی زۆر بەشداری نەکردووە لێرە بەڵام ئەمەش بزانین کە ئەمە تەنها بنکەی دەنگدان نییە لە نیویۆرک ینی چەندین بنکەی دەنگدانی 1200 بنکەی دەنگدان هەیە لە نیویۆرکە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەڵێن نزیکەی کاتژمێر 11 و 12 نیوەڕۆ کاتێک کاتی با بڵین وەرگرتنی برێکە لەسەر کارەکانیان زۆربەی خەڵک ئەو کاتانە دەنگەدەن. هێرۆ گرنگی ستانی نیویۆرک چییە لەم هەڵبژاردنەدا خۆشم دەزانی هەڵبژاردننی پێشوەختیش کراوە لەوێ چۆن بۆ ڕەوشەکە ینی کامێکێ لە کاندیدەکان زیاتر ئاماژە هەیە بەوەی کە لە پێش بن. بەڵێ کاک بەڵێن وەکو دەزین ینی نیویۆرک زیاتر لە 6 هەڵبژاردننی ڕابردەوە نیویۆرکی دیموکراتەکان بووە و دائمە دیموکراتەکان لێرە سەرکەوتنیان بەدەستێناوە و لە ئێستاشدا فەرمانڕەوای نیویۆرکیش دیموکراتە بەڵام گرنگی ئەم شارە لەم هەڵبژاردنەدا ئەوەیە کە با بڵین دۆناڵد ترامپ پێشگرنگیەکی زۆری هەیە لەم شارە و بنکێکی جەماوەری زۆریە چونکە خۆتان نەزان کابرایەکی کاردار بوو و چەندین لە کارداریەکانیش لە شاری نیویۆرکە زۆر بەناوبانگە دۆناڵد ترامپیش لێرە بەڵام هێشتاش بەپێی ڕاوەرگرتنە گشتەکان هیلاری کلینتن لە نیویۆرک لە پێشە وە گرنگیەکی تری ئەم هەڵبژاردنەی هیلاری کلینتن و بابڵێن ئەم هەڵبژاردننی 2016 کە ئێستا گرنگی زۆر دراوە بە نیویۆرک ئەوەیە پاش زیاتر لە 70 ساڵ هەردوو کاندیدی سەرەکی واتە کاندیدی کۆمارەکان و دیموکراتەکان ئەم شەو لە نیویۆرکە بن هەردووکیان لە نیویۆرکە بن. هێرۆ دەڵێن وزارەتی داد چاودێری داناوە بۆ ئەم هەڵبژاردنە بەتایبەت لە نیویۆرک بۆ بەڵێ کاک دەخیلەوە تەنها لە نیویۆرک نییە بەڵکو لە 28 ویلایەتە دانراوە نزیکەی 500 کارمەندی وەزارەتی داد لە با بڵێن چاودێری ئەم هەڵبژاردنانە دەکەن ئەمەش لە 28 ویلایەتە و هەرچەنە هەڵبژاردننی پێشوش کارمەندانی وەزارەتی داد چاودێریان کرده بوو هەرچەند بەڵام ئێستا ژمارەکان کەمتر بۆتەوە ژمارەی ئەم جارە 500 کارمەندی وەزارەتی دادە لە هەڵبژاردننی پێشودا 600 بۆ 650 بوو پێم وابێ بەڵام لەم جارەیە ئەوەیە کە زیاتر لە ویلایەتەکان لە 28 ویلایەتە چاودێریەکەن جاری پێشوو لە 23 ویلایەتە چاودێریانە کرد ئەمەش خۆمان دەزانین چەند جارێک دۆناڵد ترامپ ئەمەی گوتۆتەوە کە ئەم هەڵبژاردنە وتێتی کە فرتوفێڵی تیا ئەکرێ ئەم هەڵبژاردنە دانراوەکی ئیباتەوە اینجا نازانین سەرچاو کاک دەخیل دەستەکانی خۆش. دەنگدان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لە ئەستانی ڤرجینیا دەستی پێ کردووە. ڤرجینیا بە یەکێک لە ستانە سەرەکیەکاندا دەنرێ لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا. یەحیا بەرزنجی ئێستا لە یەکێک لە بنکەکانی دەنگدانە لە ناوچەی ئارلنتن. یەحیا ماندوو نەبیت چی نوێ هەیە لەو بنکەیە کە ئێستا لەوێیت؟ زۆر سپاس کاک بەڵێن ئەلبەتە لە کاتژمێر 6 بەیانیەوە ئەم شوێنی دەنگدانی ئارلنتن لە ویلاتی ڤێرجینیا کراوەتەوە بە ڕووی دەنگدەرانە بەڕاستی گەرم و گوڕیەکی زۆر لە دەوروبەری کاتژمێر 7 بەیانیەوە دەستی پێکردووە زۆرتر لەو کەسانی کە دیێن ئەمبینی زیاتر توێژی گەنجن کە هەندێکیان تایە کە من قسەم لەگەڵکردن یەکەم جاریانە بەشداری پرۆسەی دەنگدانەکەن کە ئەلبەتە لەوانەیە وەکو باسییان نەکرد خۆشیێکی زۆریان هاتێکەوە لە بڕیاری ئەم وڵاتەیە دەنجیان هەیە و دەنگەدەن یەکێک لەو شتانێک کە زۆر سەرنج ڕاکێشێ هەردوو نمایندەی هەردوو پارتی کۆماری لێرە هێشتا بانگەشاکەن خەڵک قسە لەگەڵ خەڵکاکەن بانگەشە بۆ پارتەکەیانەکەن یەکێک لەو خاڵانش کە من چەند کەسێک کە دواندم کەەوە دەنجیان بەشیاوە تاکو ئێستا لێرە ئەلبەتە ناتوانانی ئەوە بکەی بە
مەزانەیەکی کەوا چێ لە پێشەیە چێ لە دوایە بەڵام ئەوانەی کە من قسەم لەگەڵاکردن زۆرتر بۆ هێڵەری کلنتن دەنجیاندا بوو. یحیە خۆ دەزانی لە ویلاتی ڤەرجینیا شتێکێک لە ویلاتەکانە کە دەنگدانی پێشوەخت دەکرێت چەند ڕۆژێکیان چەند هەفتەیەکە کراوە بەپێی ئەو دەنگدانە پێشبینی چی دەکرێت؟ یعنی ئەگەر ئەو دەنگدانە ڕەچاو بکرێت پێشبینی چی دەکرێت؟ ئەلبەتە پێشبینی بەپێی ئەوە بێت ینی هێشتا ئەتوانی بڵێیت کەەوە ئەم ساڵ بە تایبەتی ویلاتی ڤێرجینیاش بوو بە یەکێ لەو ویلاتانی کەەوە دەنگەکانی بەلای لایەکیانە بە تەواوەتی بڵێن ساغ نەبووتەوە. ئەمە یەکێ لە خاڵەکانە ئەکەوێتە سەرەوەی کەەوە لێرە خەڵک دوجار بریار چییە؟ بە تایبەتی خەڵکە سەربەخۆکەی ئەم دەڤەرە هێشتا تا دوێنێژ من لەگەڵ هەندێک خەڵکە کە قسەمە کرد هێشتا بڕیاری نیاوە کەوا دەم بە چ لایشان بە ئەلبەتە ئەمە ڕنگدانەوەیە بێت و دوجاریش خەڵک بڕیارەداکەوە چ لایشان لە ڤێرجینیا یەکلایی یەکاتەوە کە لە ویلایەتەکان. زۆر سوپاس دەکەم یحیا. تیم کەین کاندیدی دیموکراتەکان بۆ پۆستی جێگری سەرۆکایەتی ئەمریکا لە بنکەیەکی دەنگدانی شاری ریچمۆند لە ستانی ڤرجینیا دەنگ دەدات. هاوکاتی ئەم دەنگدانەی بەڕێزکەین باسی لەوە کردووە کە ژمارەیە دەنگدەر دەنگی خۆیان دەدەن بە دۆناڵد ترامپ بەهۆی ئەو نیگەرانیانەی لەسەر ڕەوشی ئابووری وڵاتەیانە و ئەوانش دەنگ بە دیموکراتەکان دەدەن هەمان ئەو نیگەرانیانیان هەیە و دەشڵێت ئەم دۆسەی ئابووریە پێویستە بۆ هەمووان وەکو یەک بێ نەکرد تەنها بۆ ئەوانەی لەسەرەوەن باش بکرێت. Divê kêş vegêşê hilbijartinên serokatiya Amerîka da kêm behsê hilbijartinên Kongresê tên kirin herçenda piraniya yan kontrolkirina Kongresê desthelata berî her tiştiyek ku serokî PTV pê hebe ji bo ku ji bo cêbicêkirina bername xwe ya siyasî hilbijartinên îro ku wê biryarê bidin kî bibe serokê Amerîka ew wê biryarê dîsa bidin ka kontrola Kongresê dê bikefte jêr kontrola دیموکراتان جی یان جی کۆماریان. دیگەل هەڵبژارتنین سەرۆکاتیە ئەمریکا هەر 4 ساڵا جارێکی یەکجسێ ji سەد ئەندامên civata sînatۆران û tevaya 435 ئەندامên civata nûneran têne هەڵبژارtin. Karê serokê Emerîkî ji bo cêbicêkirina bernamaxweya siyasî bi sana hîtir dibe dema Kongres bi piraniya partiya wî be. Ji bo Kongresa 115 dahatî Demokratan PTV bi 4 endamên diyên civata sînatoran heye heta bibin piranî. Lê divêt komarî 5 endamên dî bibe heta bimîne piranî. Piraniya civatê jî 6 endamin. Demokrat ji wê jimarê re pitir geşbînin ji ber cudahiyên namzetên komarî digel namzetê wan yê serokatiyê Donald Trump. I think we will. Ez bawer dikim em ê piraniyê civata sînatoran da bi dest vebînin. Bêserûberît nava komariyan de heye û endamên wan yên nihat civatê da nizanin çawa serederiyê digel Trump bikin. Her du partî şerî dikin ji bo ku endamên xwe di civatê de ji dest nedin. Lê ev sal zehmetiya li pêş komariyan ji bo ji dest nedana piraniyê di civata sînatoran da doqat ya komariyan e. Rêberên komarî vê zehmetiyê naz dikin. Sînatorê New Yorkê Mitch McConnell dibêje ew weka şerê çaxoya lêhatiya di kabîneyeka tenga telefûnan de. Lê rawergirtinên giştî komarî bêhîvî nekirine. Hinek ji navdarên wan delîveya nû helbijartinê heye bo bersîngirtina Hillary Clinton ya Demokrat eger bibe serok. نەخەمە کیوێوان هەلبژارتنەوە ببە دە پێدوی بە سەنەتۆرۆن هەیە پشتە سەرۆکی ئەمریکا دەهاتی بکەن. پێشبینییا شارەزایان jî ew e eger Trump bi 10 xalan helbijartin ji dest dan eva civata sînatoran wê ji destê komariyan derkeve û civata nûneran wê bikeve terazûya xeterî. ئەمڕۆ هەڵبژاردن هەروەکو لە ڕاپۆرتەکەدا بینیمان هەر تەنها بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا نییە هەڵبژاردنیش بۆ بەشێکی ئەندامانی کۆنگرێسیش دەکرێت. لوقمان ئەحمەد ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. لوقمان ماندوو نەبیت و حەز دەکەم یەکەم پرسیارم سەبارەت بە فاکتەرەکانی ئەم هەڵبژار نەبێ بۆ ئەندامەتی کۆنگرێس. فاکتەرە سەرێکیەکان چین کە کاریگەریان دەبێت لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرێس لەم ڕۆسێشەمەدا. بەلێ بەلێن گەلک سپاس وەکتە دیارکردنەها لە کۆنگرسا ئەمریکیژی هەلبژارتن تێنکردن ji bo
بژارتنا نونەرên هەردوو civاتên ئەمریکی lê bal niha bêtir li ser helbijartinê serokatiyê yê wekt te got yanî tiştekî bandoreke mezin ya Kongresa Emerîkî li ser wê li ser rewşa siyaseta Emerîkî hebe sê fakterên serekî hene ji bo Kongresa Emerîkî yek ji wanan nerînê partiyên siyasî bi taybetî her du partiyê ê berçav ya demokrat û ya komarî gowana kiryarên mezin niha dikin di rewşa siyaseta Emerîkî de ewana nerînê wan gelekî bandorê dîze çi di planê wan de heye çi ji bo pêşeroja ya siyaseta Emerîkî heye ewana roleke mezin dilîzin ya duyem jî nûner bixwe rola nûnerê êgo wê derbasî nav civatê bibe rola wan çi ye çi karin di dest xînin û planê wan çi ye ew weke kesayetî ya siyem û ya herî serekî ew babet û mijarên got Amerika çavê Amerika xelkên Emerîkî tev li serin ya ji bo roja wan ya em bêjin rêja wan ya civakî ya siyasî ya aborî bi taybetî li ser mijarên ê aborî û siyaseta derve ya Amerika. Lokman helbeta pêşbînî dihat kirin berî niha ku demokrat kontrola civata sînatoran bikin. Lê me dixwaz bizanin demokratan çi kiriye ji bo ku ew bikaribin pitêr endamên sînatoran dest bibîn bikava jimara bibe 6 kes ji bo bikaribin piştevaniya serokî bikin. Belê dexîl demokratan hilmetê xwe bêtir kirin. Di hilmetên ji bo piştgiriya Hillary Clinton wekû serokatiya wek nûnera em bêjin ya komar ya demokrat partiya demokrat em bêjin serokê Amerîka Barack Obama, Joe Biden, Hillary Clinton di hilmetê wan ji bo hilbijartinê di çend wîlayetan de ne tenê ji bo piştgiriya Hillary Clinton dikirin. Lê ji bo denga wergirin ji bo Kongresa Emerîkî û karibin cihê xwe di hundirê Kongresê de bigirin wana di nav hilmetê xwe de karin xebatin dikirin ji bo got piştgiriya nûnerên xwe di hundirê her du civatan bigirin li em bêjin li Florida, li Pennsylvania, South Carolina hinek wilayetên din jî hilmetê wan wekû hate diyar kirin. Rastî xebat gelekî baş tên kirin û wekû tê berçava jî pêşveziyeke xurt heye di nav her du aliyan de her du alî jî bitirsin kawê çawa bibe û dixwazin got heger serokatî ji destê wan çû wê ya Kongresê bi destê xwe xînin. باشە لوقمان ئەگەری پشتیوانی کۆنگرسی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بۆ سەرۆکی نوێی ئەمریکا چی پێشبینی دەکرێت؟ ڕاستی ینی گۆ هەگەر بێکردن سەرۆکێ نوێژ بۆ ئەمریکا کۆنگرسا ئەمریکی و سیاسەتا ئەمریکی وێ ینی gelek xebateke pê mezin li pêşawan heye diber dibêjin dibe ev helbijartineke taybet e di dîroka Amerîka de Kongresa Emerîkî dibe got gavnî xurt bavê ji karibe û hêzeke mezin bike hundirê xebatên xwe de karibe دست خوش سپاس لی پتر جده استانین امریکی قانون تایبت هنا کو دوی چاف دیرین هل بجاتنان جناسنامه دنگ دیری پشتراز بن بری کو دنگی خواه بدن نورث کارولاینا یک جوان یا ولایتا کو یاساین گلک تنتانه چما ام وی راپورتی تماشا بکن ئێستا لە سی ئایالەتی ویلایەتە یەکگرتووەکان پێویستە پێش ڕێگا پێدان بۆ دەنگدان ناسنامەیەکی وێنەداری حکوومەتی دروست بکەن بۆ هەندێک ئایالەت لە وەتای هێرشەکان 11 سپتامبری 2001 بۆتەکارێکی پێویست هەندێک بوون کە گوتوبیان ئەو ڕێگایەکە بۆ پشگیریگرتن لە کەسانێکە نەتوانن بە نایاسایی مافی دەنگدانیان هەبێت وەک تیرۆریستانێک مافی دەنگدانیان هەیە بۆی لە ناکاو ئەو باسە هاتە گۆڕ کە داخوا دەبێت داوای ناسنامە بکرێتیاننا بەڵام لە ئایالەتەکانی وەک کارۆلینای باکوور کە لەوەتا 2013 یاسای توندی سەبارەت بە ناسنامە هەبوو سەرەتای ساڵ دادگاک ئەم یاسایی لابرد گوتی ئەوە جیاوازیدانان بە دژی ئافریکایی و ئەمریکایین هێندێک دەنگدەری ڕەشپێز دەڵێن قانونەکە مەبەستی ڕەگەسپەرستانی هەبوو بۆ ئەوەی ئێمە سەرکوت بکەن ترسمان وەبەرنێن و بمان تۆقێنن قانوندانەران لە چی دەترسن ڕێگە بە خەڵک بدەن مافی خۆیان بۆ بژاری دەنگدان تاقی بکەنەوە بەڵام لێکۆڵینەوەکان دەڵێن ماوەی 10 ساڵ یاسای داواکردنی نازنامە لە جۆرجیا کارتێکردنی کەمی لەسەر گوشارهێنان بۆ دەنگدان هەبووە یەکێک لە ئاکەمەکانی سەرسوڕهێنەری یاسای ناسنامە بۆ دەنگدان ئەوەیە کە کارتێکردن پێچەوانەی لەسەر بەشداری دەنگدەری ئەفریقایی ئەمریکایی نەبووە لە ڕاستیدا لە جۆرجیا لەوەتای پەسەندکردنی یاسای ناسنامە بۆ دەنگدان بەشداری لە دەنگدان بەرەی سندووە
پشتیوانانی یاسای توند بۆ ناسنامەی دەنگدان دەڵێن ئەمە پێشی تەڵەکە لە دەنگدان دەگرێت بەڵام ڕەخنەگران دەڵێن هیچ بەڵگەیەک بۆ تەڵەکەی بەربڵاو لە دەنگداندان نییە. دەنگدەری سربەغۆ سکات هێریک دەڵێت دەبێتە کارێکی گەوجانە لە دەنگداندا فێڵ بکەیت چونکە سزای زۆر توند لە پێشە. سزاکە چی دەبێت ئەگەر چووم و خۆموانیشاندا کەسێکی دیکەم و دەنگمدا و تووشی مەترسی و چەندین ساڵ بەندی دەبم. چارلز پرایس بای مامۆستای زانستی سیاسی لە کارۆلینای باکوور دەڵێت تەڵەکە لە دەنگداندا گرفت نییە. چەندین جۆر فێڵ لە دەنگداندا هەیە بەڵام ئەوەی کە قەر ڕوونادات ئەوەیە خەڵک بێن و خۆیان وە کەسێکی دیکە بناسێن. توێژێنەرانی سیاسی دەڵێن ئەوان چاو لە دەکەن داخوا یاساکانی دەنگدان کارتێکردنی خراپی لەسەر بەشداریکردن لە دەنگدان لە نێو گروپەکانی کەمینە لەو هەڵبژاردنەیدا وەک ئاسیایی ئەمریکی و دەنگدەرانی ئەمریکای لاتیندا دەبێت یان نا. لە میانەی ساڵی هەڵبژاردندا ئەگەرچی سەرنجەکان لەسەر بەرنامە و هەڵمەتەکانی هەڵبژاردننی کاندیدەکانی سەرۆکایەتین بەڵام چەند مانگێ پێش هەڵبژاردن لە پشت پەردەوە جموجۆڵێکی تری گەورە هەیە بۆ ئامادەسازکردن بۆ گواستنەوەی دەسەڵات لە سەرۆکەوە بۆ سەرۆکی نوێی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. گواستنەوەی دەسەڵاتی سەرۆکایەتی لە ئەمریکا دڵنیای دەکات کەوا هیچ بۆشایەک لە فەرمانڕەواییدا نەبێت. ستیڤین وین پرۆفیسۆری بواری فەرمانڕەوایی دەسەڵات لە زانکۆی جۆرج تاون. هەموو بیرۆکەی گواستنەوەی دەسەڵات بۆ درێژەدان بە ئەو سەقامگیریەیە لە دەمی گۆڕانکاری ئاراستەی سیاسی کاندیدی براوە. ناوەندی گواستنەوەی دەسەڵاتی سەرۆکایەتی لە هاوبەشی بۆ خزمەتگوزاری گشتی ئەم ساڵ یارمەتی کاندیدەکان دەدات کە لە یەکەم ڕۆژدا ئامادە بن فەرمانڕەوایی بکەن ئەگەر هاتوو بیبنەوە. گواستنەوەی دەسەڵاتی سەرۆکایەتی هەمیشە کارێکی مەزن و ئاڵۆز بوو و هەروەها قۆناغێکی هەستیار بووە بۆ وڵاتەکە بەڵام ئێمە وا هەست دەکەین کاتێک کە بە شێوەیەکی ئیستراتیژی بەڕێوە ببرێت ئەوە یەک لە باشترین دەرفەت دابین دەکات بۆ ئەوەی فەرمانڕەوایی کاریگەرتر بکات. تیمەکانی گواستنەوە زانیاری کۆ دەکەنەوە ناوەکان دەستەبژێر دەکەن بۆ پۆستە وزاریەکان و بۆ پۆستی دیکەی سیاسی لە بەڕێوەبەراتی نوێدا و هەروە هەماهەنگی لەگەڵ کۆچی سپیدا دەکەن. پرۆسەی گواستنەوەکەوا دیاریکراوە پارێزراو بێت لە ململانەی هەڵبژاردندا. هەڵبژاردنەکان دووبەرێکی ساز دەکەن بەڵام پاش هەڵبژاردنەکان دەبێت یەک بگرن چونکە حکوومەتەکە هەر بەڕێوە دەبرێت و خەڵکیش هەر داوای خزمەتگوزاری دەکەن. بەڵام گواستنەوەیەکی بێگرفت ئەوەش دەگەێنێت کەوا دام و دەستگاکان ڕێک بن. جا یارمەتیدانی کەسانی نوێ بۆ دەست بەکاربوون تەنانەت ئەگەر بە دڵیشت نەبن و دەنگیشت پێ نەدابن زۆر گرنگە. ستیڤن دەڵێت باشترین گواستنەوەی دەسەڵاتی بینی بێت لە سەرۆک جۆرج دەبڵیو بوشی کۆماری بووە بۆ بەراک ئۆبامای دموکرات لە ساڵی 2008. بەرپرسی ڕاگەاندنی کۆشیسپی جاش ئەرنست دەڵێت ئۆباما و تیمەکەی سوودێکی زۆریان لەو گواستنەوەیە وەرگرت. من پێم وایە ئەوە ڕنگدانەوەی پابندبوونە بەکاری پیشایی و دموکراسی کە سەرۆک ئۆباما و تیمەکەی سوورن جێبەجێ بکەن. کۆنگرس لە 1963 یەکەم قانونی گواستنەوەی لە کاتی سەرۆک جانێف کەنەدی دانا بەڵام کوشتنی کەنەدی و هاتنە سەردەسەڵاتی لندن جانسن و پاشان بردنەوەی لە هەڵبژاردن ئەوە یەکەم گواستنەوەی فەرمی لە 1968 ڕوویدا کاتێک کە ریچارد نیکسن بوو بە سەرۆکی ئەمریکا. هێزین سووریا دموکرات دەبەرۆکین شەردا لە دژی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش لە باکوورە ڕقە بەرەف پێش دەچن ئەف پێشڤەچۆنژی هەفدەمی سەرکەتنین هێزین عێراقیە دژی وێ کۆمەڵێ لە مووسڵێ. امنها لگندی طویل عنا گندی طویل ع گندی هری داوی گوه سبه هات رزگار کرن وکی تی خویا کرن لدور ما انجام دربین فروکاین کوالسیون ناونتوی ینگو اوجی بشداری و اپراسیونه دبن و رولا خوا دناوی شریدا دلیزن
گوندی طویلعه وک ما گود وی سبه هات رزگار کرن و ادی پشتی طویلعه ادی شر درباسی نیزی باجاروک تل السمن یه گود کول باکوری باجار رقا تل السمن وک دورک استراتژیک لباکوری رقای جبرگو هجمارک مزنج سیویلان دوی درکدا دجین و هیزن سوریا دموکراتیک نا هول ددن گوان سیویلان درخن جبوگو داعش وان وکی مرتالین زندی بکار نینه اف دورین گونها لپیش و خویا دکن حمود بن کنترول چکدارین داعش یدانا و نها شر لوی درکه بدجواری دقومه و فروکین کوالسیون نافنتویجی هر تم لعزمانن اپراسیون غضب فراته دکاور روجا خوی سیسیان پشتی سه روجاج دسپیکا اپراسیون 11 کیلومتر هاتیه رزگار کنن هر دو قولن شرواج آلیه عین عیسی و آلیه سلوک و نها اف نقطه یگو عملی ساکنین دنافبری ما و باجار رقدا 5 کیلومتر مسافه هيا و دنافبری ما و باجاروک تل السمن 8 کیلومتر مسافه هيا محمود بالی دنگ امریکا باکوری رقای هاوکاتی ئەم ئۆپەراسیۆنانە دووکەڵێکی گەورە لە شارۆچکەی باشەی کەڵساوە لەم ڕۆسێ شەممەدا ئەم دووکەڵەش هاوکاتە لەگەڵ شەڕی بەردەوامی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی کە لە دوو لاوە لە پێشڕەویدان بە ئاراستەی ڕۆژەڵاتی شاری مووسڵدا. ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی باشیک بەشێکە لە ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵ کە پاش داگیرکردنەکەی زیاتر لە 2 ساڵ لەمەوبەری بووە و بۆتە مۆڵگەیەکی سەرەکی تێرۆریستەکانی دەوڵەتی ئیسلامی. زۆرێک لە سەرکردە لەشکریە عراقیەکان ئاماژە بەوە دەکەن کە بەرەو پێشچوونیش لە ناو شاری مووسڵیشدا هەیە. و لەشکری عراقی دەبێژەوان پێترژ 100 تەرمێن سەربڕی دیتنە لە باشوورە باژارڕی مووسڵی. بەفدارێ کوماندۆریە هێزین عراقی دەبێژە دووشەم ئەو تەرم هاتن دیتن لە نێزی کۆلیچا چاندنێ لە حەمامل عەلیل پڕانیە وان ببوون هەستی کوی گۆجی ئەو نزانن کە ئەو تەرم یەن سەربازانە یانژی مەدەنیان تیمەکێ تایبەت وێ پشکنینان لە سەروان بکە ji بۆ ناسکردنا خوێن تەرمان. لە رووسیا هەرچەک و پڵنگەک پێشبینیا ئەنجامان دەکەن. فلکس هەرچێ سوربی لێ دەستپێکێ نەپشت ڕازبووکە وی کی ببە سەرۆکیە داهاتیە ئەمریکا وی بهێن کرا دوو کوندران کوێنەیەن هیلاری کلنتن یا دموکرات و دۆناڵد ترامپ یە کۆماری لەسەر بوون ئەو لە دۆراوانە دەزڤڕی وەک نیشانێکی ji بۆ کو بزانە کە کی ببە سەرۆک ئەو وێنا دەبینن ئەو هەرچ بهێنێ دکە دۆرا خۆ دزڤڕە نزانێکی ببە کێ ببە سەرۆک. هەردەم هەلبەت پەڵەنگژی تێبکار ئینانش بۆ پێشببینیە هەر دیارە بۆ هەندیەکە بزانە دۆناڵد ترامپی ببە سەرۆکیان پێشبینیا ترامپ بکە پەڵەنگژی ji بۆ هەندیەکە بزانە بە کێ هەرچێمە پەڵەنگێمەژی بەرەخوا دەداوان دوو کوندران بهێناوان دکە وێنەی هیلاری کلنتن دەسەرا نزانە جارێش نەپشت ڕاستە جارێن بزانن وی چ لە کوندری بکەش بۆ بزانین یان پێشبینیا وی پڵنگی چیاش بۆ سەرۆکی داهاتیە ئەمریکا دیسان ئەو دوو کوندر وێنەی هەردوو کاندیدێن سەرۆکاتیە ئەمریکا سەنە سەباهی وەختی مێ بزانین کە سەداسەد کی وێ ببە سەرۆکی داهاتی یە ئەمریکا جا دیارە پڵنگ دەوێ هەلەری بە. دەخیل یەکی لە شتە سەید و سەمەرەکانی تر هەر سەبارەت بەم هەڵبژاردنەی سەرۆکایەتی ئەمریکا مەیمونێک لە وڵاتی چین وەکو دەگوتریانی لە هەندێک لە ئاژانسەکانی هەواڵە باسکراوە دەڵێت چەند جارێک هەتا ئێستا پێشبینیەکەی ڕاست دەرچووە دوو جار بۆ سەرۆک ئۆباما لە هەردوو گەڕی هەڵبژاردندا و مەیمونە ئاماژەی بە سەرۆک ئۆباما کردووە ئەڵدەڵێن ئەم ساڵ بۆ ترامپی کردووە ئەو جار چیە بێ بێژم تەماشەوانین کورتکردنەکشن ئاگادار بکەم و دوو بەرنامین تایبەت ئەف شەڤە دیما هەبن لە دەمی دیماهیکا یان دەمژمێرە دیماهیکا دەنگدانی لە پڕانیە ویلاتین ئەمریکا وێمە بەرنامەک ڕاستە خۆیان تایبەت هەبە لەسەر هەڵبژاتنان ژمارەکە شەرەزان گەلمە بن ji بۆ شرۆڤەکەنا بدن لەسەروان هەڵبژاتنا و پشتینی شەڤژی توێ میوانداریە بەرنامەکە دیا تایبەت بیکرد لەسەر هەڵبژاتنا وی دەمی دیماهیوادارین هەتا ئەو کاتەش ئەنجامەکانی هەڵبژاردن بە تەواوەتی و بە فەرمی ڕاگەیەنرابێ و هیچ کێشەیەک نەهاتبێتە ئاراوە هەتاوی دەمی هەر شاد و بەختەوەربن و خوداحافظ هەر شاد بێت.